ڕێز و هورمە درمە ڕائیوێ ئەزیز من ناوم بەرزوو ئەحمەدیە ئیمڕۆژ پەنجشەمە 21 مانگی 11 2019 زایە نییە حالە بەنامەمە کە و یەسری ویدیوە لە خزمەتانە بم ویدیوە وەرن هەرەوجورێکە ئەو ئەزیزێکە کە دنبال کردون تماشایان کردون زانن کە لەسەر چە بیەسن بیشتر ئەو لەو ویدیوە مانایە مەفهومە ئەسلی کە جیهانبینیە داناوەل کوردان وە بەیان کردیاسن ئیمە مانای کردی من دیدگاکان خستیمە وەرچۆ پەیوەند دیدگاکان خستیمە وەرچۆ لە یە بەستەرە فکریە یە جیهانبینی فەلسەفی یانە گشتە خستیمە وەرچۆ دەورەکان خستیمە وەرباز چونەتی سەرهەڵدان ئەو دەورەوێدا و دەورەوێ لێکتر خستیمە وەرباز کە دە ساڵ وەست بین جالی بین و لە ئەو سری ویدیوە لە بیشتر کولیات بی لە ئێرە ئێمە وەداخۆ نەتوانستی من یا یەک سیل مخالفەتگەل سیل ئەوانەی کە مەنافەیان لە خەتەرەبی نێیشت ئێمە بتوانی من وەکو بخەیمنە بوارێک گفتمانە ملی لە سەتە یا لە ئاستە کوردە وە گشتی یەسەکە توام لە ئی بەشە لە ئی ویدیوەلە ئەوە بچیمە ناو جزئیاتێکتر وردەکاریەلێکتر لەسەر پەیوەندی جیهانبینیە کە بتوانی من وەکو بەدیلێک سیستمێکی ئیجتیماعی هەرو جورێک لە دەورەکان چۆلێکردن لە دەورێل وەرنە لە یاریەلێکە وە تایوەت لە سەدەی هەفتم و هەشتمە وەکو بەدیلێکی جیهانی پەیڕێزی کریا ئێمە بتوانین من ئەو بەدیلە و بافت فەلسەفی خۆی وە خێمنە وەرد دەست مایەدارگەل گەوهەرشناسێت باریمێ بازارە کاڵە ناسکەل کورد شاید بتوانیەتن وەسڵا بکرێتە مایەی ڕوشنکردن چراخ یاری لە ئی سەردەمە ئیمەیە ئەما ذهنیەت ئەسلی کومەڵگاێ ذهنیەت دینیە من وەرجێک بچمە سەرە واسڵا کورتێک یا معرفی محتوای مەزمون ئی سری ویدیوەلە چمە سەر سێ گرایش یا سێ ڕوانگە یا سێ گرایش فکری کە ئەساس گرایشیە ئیجتیماعیچە لە نسبەت وە کومەڵگای کە تا وەرجێلەیەکە ئەوجلانەوەی واسڵا سێدەهەی گوزەشتە سەرهەڵدا وەکو کومەڵگای ئەلیلاهی و کومەڵگای ئەلحەق و نازانم ناوە جوورە کە ڕای بردنەکار وە ئیمە تواستی من کە یە ناوەی وە بکەین وە ناو یارسان ناوینە بانێ وە جێ کەفت وە داخۆ خامی فرێک لە ڕوانگاکەن وە تایوەت منە بیکە ئیسە بیێسە قەڵ کوردیەکە مارێک و پیچاسە ملمانە یەسەکە بتوانی من ئی سری ویدیوەلە لەژێر ناو گوران و باەتە دەیشت و بتوانیەتەن گوران وەکو جەریانێکی کومەڵاێتی نا ئێڵ نا واستەڵا عنوانە چ شتێکتر قەرز یەک جەریانە ئیجتیماعی کە هویەتە ئەسڵی کورد وەل خۆیە هاوردووە و دوای ڕمیان ساسانیەکان لە دەورەوێت
جیاوازە یا لە زەمانگەل جیاوازە هینکردنەسن هێزگرنەس سازماندهی کومەڵگاێ کورد و دەستگردن خودمدیریەتی لە کومەڵگاێ کوردە. ئەما ئی سێ گرایشە یەک گرایشە کە من لێ ناچمە سەرێ تەنیا یە ئەشارە بکەم کە جەریانەل واستراوێکی خۆیان وە کۆمونیست زانن تەنیا لە ئەو سەرە هەڵا و پشتوانێ ئەو قسە مارکسە کە گویا دین ئەفیون جامعە بوت خۆیان لە تۆخۆن بەررەسی و ئەستەڵا مەحتەوای دینەکان نایەن یا یەکە ئەوەی کە وە دین ناسێت ئایا بچنە ناو قویلایی و ئەستەڵا سەنەدگەل تاریخیان و سەنەدگەلێکە کە هەویەت سەرچۆی هەویەتەنە بزانن وەڕاستی یانە دینە فەلسەفەس سیاسەتە نازانم لە بوارەیەک تر هەڵی بسەنگن بزانن ئایا بە ئیدێک ئایا نەزەریەک لەناو یانە هەستکردوە دەردە کە بتوانیەتەن ئەو دیدگاوە لە مارکسەوە پێ پێوەست بیرێتەوە بتوانیەتەن ئەو دیدگاوە لەناو کومەڵگا بکاڵێت و یانە خۆیان لە تخۆن ئی هینگەلەن نایەن لە تخۆن ئی لێکۆڵینەوە لێکە کە حزب تو دەتوانست بکەیتە و وەکو جریانێکە ئیجتیماعی خۆیان جێ بخەن و جەمیەتکە کورد هەم بێن لە پینەی ملەتێکی و ناو ملەت ئێران. هینیچە واسرا ئی ذهنیەت دینیە بێسە باس ئەوە هەم لە سەد سیاسی هەتا لە ناو واسرا جەریانە لە چەپە کۆمونیست و ناوخوانەنە کۆمونیست و سوسیالیست نوعی دیدگاه واسرا مورید مەحەور لە جێ شەهروەند مەحەور نوعی هینە دیدگای بەندە مەحەور و مورید مەحەور گستەرش دانست و هەر کامێ و شیوەی خۆی و بەیانێک لە خۆی گرێتوە ئەما حەدە هین یەسەکە هەر ئی ئەو دیدگای دینیەسە کە کومەڵگا حزبەکە مەسەن جی مەسجد بگرێتوە خۆیان جی مەلا بگرنەوە ئەو سەردەمدارگە حزبە یا جەریان سیاسیە و کومەڵگاکە بتوانێتن هین بکەن ئەمرونەی بکەن کە چەوە نەف ئەوان تەسمیم بگرن چەوە نەف کومەڵگاکەس و کومەڵگاکە وەکو هینێک کە بتوانێت تابێ ئەوان بوتن و ئەوان ڕێیان تەسمیم بگرن یا هەڵبسەنگن چەوە نەف کومەڵگاکەس وە چەوە نەفی نییە و یەسەکە ئی دیدگای مورید مەحەورە ئی دیدگایکە خود کومەڵگاکە وەکو مورید وەکو پەیرە و چۆوە لێ بکەیتن یا یەک وەکو کومەڵگای کە بتوانی مورید سازی لە ناوێکی ئەو ئینسانیە لە وابەستە و خۆیان بکەن وەکو ئەندام یا هەوادار یا هین فعالیەتێل میدیان فعالیەتێل تەشکیلاتیان واصلاتن تەمام هەوڵ و تەقالیان لەو ڕاستە بریەتەکان یەسەکە لە ئی زاویەوە توانی بەڕەسی بکرێتن کە ئی ذهنیەتە نەتوانستە هیچ گامێک لە ڕێ ئەو شعارگەلەکە کە نانسێ دەستور کاریان لە بەرنامەیانە کە ئازادی و ئەداڵەت و نازان دموکراسی فلانە هیچ گامێک هەڵبگرن هیچ گامێک وەرە و نوا و هەر تەنیا لە سەتێکی تەقەیر بەیان و تەقەیر ئەدەبیاتە توانستە خۆی بینێتوە لە نیم سەدەی ئاخرە یا لە کل سەدێ ئەمتە لەی نیم سەدێ ئیمە وەڕووی باڵگە چینە سەرێ هەڵا لە چەپە سوسیالیست و کومنیستەکان بگوزەریم دوو جەریانێک تر یا دوو گرایشتر کە دیدگا نسبەت وە کومەڵگای کە ئیمە ناوی نایمنی یارستان و من بعدەن ئاڵا چەت دێرێتن لە ژێر وەسرا ئەنوانێک جۆر تەمەدون یارستان و تەمەدون داناوەل کوردان تایسە شی وە کردستانیان ئەنوانەکانی تەقیر کردوە لە مەزمون و ماتەوایەکی بێوە لە ئەدامێکە هەرەوەسە و لە شوێنێکە بۆ نەتیجە ڕەسویم کە من ئشتوا کردم حتمەن خەمێ وەرچۆ وەکو خۆت نەقدی وەسەرێک
ڕیشەی وەستەڵا جەریانەلێک کە خۆیان وە ناسیونالیست زانن ڕیشەی ئەفکارانە بیشتر لە وەستەڵا نوعی کە دید ئیسلامی نوع سنی نسبت بە دنیای دەوروەر و وەسڵا دەوروەر سەرچۆوە گرێت و ئی دیدگایچە وە ڕوشنی لە ناو ئاسارەکان دکتر عەبدوڕەحمان قاسملو بەیان بێسن کە من ئشارەوە پێکەم کە لە تێینا وەسڵا جەریانەلێک ناڵا هەرچەند دروست نییە ئی تەقسیم بەندی وەلی خو جەریانەلی کە پیشینەی سنی درن لە ئی دیدگاوە و تەسیر وەرگرنەوە جەریانەلی ئیمڕۆژەی کە میرازدار خۆیان و میرازدار حزب دموکرات کوردستان یا حزبێل وەسڵا مشابهیان جۆر یەکێتی و پارتیویانە لە ئی دیدگا بەرخوردارن با تۆجۆی کە یەکان بتوێ معیارێک هینە ڕەسەنجینی ڕەدین ئی دیدگا توانی کاکەیەکان ناوبارێتن کە هەرمە دوای 30 ساڵە 30 ساڵ حکوومەتێکی نیمچە مەحەلی هەرمە تۆجێ گۆپیان نەکریاسن نە لەسەر ڕۆشن فکریە نە لەسەر کومەڵاێتی نە لەسەر وەسڵا حقوق و قانون ئەساسی وانێ دکتر دو بەڵگە هەست و هەردەکێ دوو کتاو هەست یەک کتاو لە فۆرمات پێدف من لە ئینتەرنەت هاوردمەسێ کە زووتر خێلی وەختە دێرم من تا ڕایی ویدیوە لە لێ استفادەکردم کتاوێکە و ئەنوانە وە فارسی ملەتی پەشموردە و سەرزەمینێک پارە کە وە قەڵەم چوار نووسەرە دکتر عەبدوڕەحمان قاسملو مستەفا نازدار کەنداڵ نەزان ئارچی بالت روزڤلت تاڵایە ناوەکە دروست تەلەفوز بکەم کە لەلایەن ئەتحادیە دانیشتجویان دموکرات کوردستان ئێرانوە چەکریا تەرجمە کریاوە و ساڵ 1393 هەتاوی یا خۆشیدی لە ئەربیلەوە چاپ ڕەسیە فەسڵ ئەوەڵە ئی کتاوە نووسانەسن کە قەڵەمە دکتر وقلم دکتر عەبدوڕەحمان قاسملو و فصل ئەوەڵێکی لە سەفەر 12 و 13 کە چوتە سەر دین ئی جور هاوردێسن کە دین ئەکسەر ساکنانی کوردستان ئیسلامە 98% ساکنینە نیشتەجیەکانە مسلمانن 2% کە مینیەتوە ئاشووری ئەرمەنی و یەهودیەن کە لەناو پرانتزە متەرجمەکە نووساوەسن کە بڕێ لە کوردیل منتەقەی نیشتەجی کرماشان کوردیل پێرۆ هەلیاریەن کە ئەتمانەن جوز پێرەوە ئاین ئیسلام هەساو بیون بعد لە باش هینگەل هەفتا نووساوەسن کە لە ئەدامەیە ئەکسەریەت یعنی 75% لە ئەو کوردەکان مسلمان سونیەن و باقیماندەی کەس لە ئەو ئەکسەریەت مسلمان وەسڵا لەو 75% سونیە و 25% شیعەسن کە لە ئوستانگەل کرماشان و لۆڕستان زندگیکەن متە لە ناو کتاو کورد و کوردستان و کورد هەر نووسەندە دکتر عەبدوڕەحمان قاسملوە کە ئاڵایە ئی جور دیارە کە دکتر قاسملو وە زوانە شەکی نووساوتە و جورێکە تشتێک من خواندم لە ئینتەرنەتە هەڵام وکۆنە دروستنەوت کە تەرجمەیەک کریاوە لێرێ کە تەرجمەیەک کە وە فارسی کریاوەسن ئی تەرجمە کوردستان و کوردە کەسێک وە ناو تەهەیە ئەتیقی کە تایپ و مونتاژی لەلایەن کۆمیسیۆن انتشارات حزب دموکرات کوردستان ئێران وە کریاوە چاپە ئەوەڵە 1996 مقدمەی چاپە کوردیەکەی هاتیە لە سەفەی هەفتە کە نووسانی کتاوە 1957 زایینی شروع بێ و 1962 و چاپ ڕەسیە وە زوان ئەوەڵنیە خۆ
بعد لئی کتاب لبش و اصلا که تیتر آینه لصفحه 21 شروع بود و دریجه کشیده ناو صفحه 22 هاوردست و که اکثریت کرد مسلمان و سنی مذهبن لجنوب و منطقه کرماشان و لرستان و لشمال منطقه درسیم تعداد کمی کردی شیعه زندگی کن و لمنطقه موصل لعراق و لترکیه 100,000 کرد نزدیک و 100,000 کرد یزیدی نویساوسن که پیغمبرکان و ملکتاوس و نوبانا وجود دارن. دین اصلی یزیدی کان نویساوسن که لأصل آین زرتشت بیسن آین زرتشتیشه آین اکثریت خلق ایران بیسن که حالا که هینات تایبەت و زمان خۆی لەو زمانە شاید لی کۆڵینەوەی دروست کەم بی و دوایە هەرو دیکە قەڵەتەسە کە وە پیشدەسی پەژۆهشگەرگە لە ناسیونالیست ئیرانی دیدە خستنسە ناو کومەڵگا و تاسی ناوسەبان وەسەڵە ڕۆشن فکرگە کورد سەردەمیش لە ئەکسەر وەسەڵە که ای دین قوتی لأصل آین زرتشتی بیست و آین ایرانیەکان متعید چه کردستن لجه نفوذ و تاثیر دینگه لإسلام و مسیحیت برگ لأصول ای دو آین لناو خویانه هاورنست ناو خویانه بعد گذشته لی آین گله و تسن چه پیرو آین و مذهب گلکتر جور مسیحی الیلهی علویه الحق و یهودیش لناو کردگان هم خب لور 98% ليرة كردس أكثرية والإلهي والألوية الحقيقة إضافة وفي كردس الأوبر أو هين كتاو ملتي پژمرده و سرزمینی پارا که ليرة کرد و کردستان ناو كردس ما تواقع تقريبا أو باش هين يكيا فرنزيكن ويك أو فصل يكيا ای تماشا که مثلا هر جوری که اشاره پی کردیم لسال 1962 که ای کتاب چاپ بیسن همه او ذهنیت نسبت واصله او زیا او دید دینی نسبت و کومەڵگا و قوت خوی لناو جریانه که کسری که لحزب دموکرات کردستان ایران و اصلا جواب بینسن یا یک شاخری گلی جواب بینه او ذهنیت هرمه حاکم او دیده که ای بشه لکردگل و عنوان بشه لجهان اسلام ناسیتن حالا و بیانیل جور و جور که اهل تصوف و نازن بخش لجهان شیعه و یانه و هر حال یه خواندنی که چه بیشی من اقرار به وطنست که علمی و نظام اکادمیک انسان برک زده بیست بیانیه ولی خویه یه خوانینی که مستند معقول منطقی لای نسرا ولی نکریه اصلا و جلا منو دیدگاێ تر کە واسڵان نسبەت و دەرێت قسە دەرێتن لە ئیمڕۆژدا نەزەراتەکان عەبدوڵڵا ئەوجلان سەرچۆوە گرێتن یە بەش کومنیستەکانە یە بەش واسڵا هێنا بەشێکێک کە بێشێمە و بەشە دیدگای سنی مەبناسە یا سنی عینەک یان نازانم چە ناوی بنێتن دیدگایەکە کە ئومەت ئیسلامی دوێنێتن لە ناو کووردا ئەمە نەوئێکتر لەی ئومەت ئیسلامیە لە ناو دیدگاکان عەبدوڵڵا ئەوجلان هەست کە من زووتر نەچیمە سەرێ وەو خاترە ئێستا بڕێک وردتر لێرە چمە سەرێ کە بتوانی من ئی دیدگایکە بخەیمنەوە باس کە چووئی کومەڵگا دوێنێت یا چوو ئەسەن کومەڵگاکان دوێنێتن ئەسڵ ئەو جورێک کە من حالی بیمەست دیدگاکان عەبدوڵڵا ئەوجلان زەت واسڵە سەنەتگەرایی زەت مۆدەرنیتەی کاپیتالیسم و تۆر کوری و لە ئیری چووە کە وجنگ کاپیتالیسم چین یا وجنگ واسڵە
سەنەتگەرایچین بدون جەنگ وەگەت مۆدرنیتەیە ئەمکان پەزیر نازانێت و هەر وەی خاتری چۆچەکێتن بازگەشت دێتوە ئەڕا پێکهاتەکە لە وەرجە لە دەورانە مۆدرنیتە هەرە ئەو پێکهاتەکە کە بیشتر ئەو پێکهاتەکە دینیە گرێتەوە کە لە چەند نەقەڵ قۆڵە بەجەستێ وەکی لە کتاو پەنجلدی کە وەناو مانیفەستە تەمەدۆنە دموکراتیک و فارسی تەرجمە بێسەوە من لە ئینترنەت دایگردمە فکرم بەس بیشتر لە 1400 سەفەس من بەخشیەلێکە خوان مەسن گشتن نەخوان مەسن و لەوە بخۆرم ئەوجلان چون خۆی وەکو ئەوەی کە ئێستا پێکاکە یا شاخێل وابەستەوە پێکاکە وەکو پێغەمەرێک وەکو کەسی کە قسە یەکی کە وە دوانەوەیە خۆی ناوینێ بەڵکە وەکو ئینسانێکی ڕۆشن فکر خۆی دوێنێتن وە لە چەندی ئەشارەوە پێکردێسن کە ئێرەکانی تیاج بوو لە شوون خۆیە ئەمتوانێت بخێتە وەرباز کە مطالعات لە ئێرەیەکی ئی کتاوە ئی مەطلبە ئی مۆزوع نویساوەس یا قسە خصیص وەرباز ئی مطالعاتە نەیاشتێسن و دیدێ تەنگتر بێسن تا ئی مطالعاتە لە شوونی مطالعاتە ئی دیدە هین بێسن وەرگوڵاتر بێسن کە وردە وردە و مەنابێ خۆی ئشارەکەتن و هێسەکە ئشارەکەتن کە دیدگاکانێ بێ کەم و کوڕی نییە خەتوتە ئەسلی ئەو منزورگەلیە خستێسە وەرباز هێسەکە لە ئێر منزور مەسەکە ئێرەکانی ڕخنەیە گیریەتن لە زوان من ئەو جورە نییە کە ئیمە دیری من پێغەمەرێک شکنی من یا قسەکان پێغەمەرێک هینکەی منوە بەڵکە یا ئینسانە ئاکادمیک و علمیە و هینێل خو تەناقوزگەل فرێکانە و نەزەراتە و هین ناکرێتن نازانم هەماهەنگی نێرێتن لە نەزەر ئەوەڵان دیدگایەکی ئیدۆلۆژیکە فەلسەفی نییە هەرچەند لە مەنابێ فەلسەفی استفادە کرد وە لەخۆ دیدگاکانی دیتر دەبیەکوە وەکو تئۆریەلێکی فەلسەفی واسڵا بێ کەلکونا نییە بەڵکو تەناقوزات چون ئیدۆلۆژیکە لە هەر بەشێک لە قسەکانی لەسەر مۆزوعێکە کە تەمەرکوز کردێسن کە جووەگو ئەو مۆزوع بوتە یا هەوڵهۆش ئەو مۆزوعە قسەکە دەنەتیجەوەگەر بەحسێرێکی ترە لە تەناقوزە قەرارگرتن کە من لە ناوئی نەقڵ قەولە لە شارەکەمە چەند نمونە دەدێ وەرەخۆ جێ ئەترام تایوەتە کە بتوانێتن هینە نەزەرات قرار بۆ بخرێتە وەرە وەسڵا باس و نەقد لە مەطلبێکی شایانترە لە مەطلبێکی مناسبترە و کارە بکرێت دەری خۆ وەقرارێ دووستانی پێکاکا و شاخەلێکە نسبەت بکۆ هین دروستکردنەسن و ڕووە ئێران دروستکردن و فعالیەتێک دێرن ڕووە ئیما مەخسوسەن هینەکان من دەستاوەردەکان من خستنە تەلاشکەن بخەنە هاشەوە ئێستا ئەو احتیاج وە جووە و دوانەوەیەکی واستڵا بنیادین دێرێتن یا یەک مستەنە دێرێتن کە بتوانین بچین سەرشۆی نەزەراتەکان ئەوجلان و بزانیم ئەوجلان چۆتەوە یان چی پراتیزێکن لە هینە لە کتاو سوێم یا هەرگوێ لە خزمەتان کردم ئی مانیفست تەمەدۆن دموکراتیەکە کە وەکو یەک هین چاپێکردنەوە فۆرمات PDF وەکو یەک جەردیە یەک کتاو چاپێکردنەسن لە هین سێکەیە هاوردێسوە کە ئەوەڵین شەرتێک کە بتوایتن دەرگەل یە جامە وەڕووی ئستثمار و استثمار بتوای وازێ بکەیتن سەمەرە لە لێ بکیشتن لەو کومەڵگا ئەوەسەکە چا بکەیتن لە ئەخلاق و سیاسەت مەحرومیان بکەی ئەو کومەڵگا و ئەو ذهنیەتە ئیجتیماعیە کە بنیان ئید و بافتەسە منزورە ئەخلاق و سیاسەتە لە یەک بپاشنی کە بتوانیتن ئەو جامە بکەیتە ژێر دەسێ خۆتوە لە لێ بەهرەی مادی بۆیتن بەهرەی واسڕاست سەرمایە سەمەرە ئستثمارێ بکەیت بعد هاوردێسوە کە هەمیشە
هاکمەل و ئەنحسار گەرگەل ئەڕا ڕەسین و هەدەفیان ئەوەڵین کارێکە کردنە چەکردنە ئەڕا بەرقەراریە هژمونی ذهنیەتی هەوڵدانەسن یعنی ئەوەڵ کارێکردنە کەچە هژمونی ذهنیەتی یعنی منزور وەسە کە ئەو شتێکە خۆیان تۆ ئەسنەسن وەسەر کومەڵگاکە کە نەسێ مەشقەڵێ ئەنداموەل ئەو کومەڵگا ئێسەکە هاوردێ سوێن نمونەکە کاهنگەلێ سومری لە ئی ڕاستە چەکردن ها ئەوەڵین کارێکە کردن مابەتە زیگورات دروستکردن کە مابەت زیگورات هینێکی منبع ئەسلی تحریف و فتح ذهنیت اجتماعیە که لتاریخ ناسیا و تأثیری تا امروز ادامه داره. حالا لئی مثلا هینا لئی موابد زیگورات من ای چند سال آخره که خویان یه شعبه واز کردنسن یا یه شعبه درست کردنسن و نو پلاتفورمی یارستان تقریبا ای هینا هر ای جایگاه واصلا معبد زیگوراته که ئەوجلان دیره وکو مرکزی را برقراری و هژمونی یا بالا دستخوازی ذهنیت لیلی استفاده کنه لئی واصلا شعبیانه استفاده کرده مخصوصا لی سالوی الآخره که من چندین دفعه اعتراض کردنسن که ناجوره و نباید کار بکن که بتوانن دوار چون سری لهین الکتره که بتوانن تلاش کن که ای کومەڵگا ای واصلا یافتگل منه ای نتیجه پژوهشی منه که و عنوان پژوهش فلسفی من لیل ناوردنس و تشریحی کردنسن یعنی حتی لمدیاکانی که من باشتر کن همیشه موضوعاتی که جانبی بیکن نتواستن که ای دیدگاه من پربسنتن و بیشتر تمایل داشتن لفعالیتکان که بتوانن سیل باشتر بکن و او رنگ روی و اصلا دینی بیشتر لناو جامعه پربین و لسرتایش و حول او بیه که ای جامعه هرچند ناو یارسانش ناویک بی که لئیمه سندنه بدون چوپوشی و عنوانی لکتر دانپی و جوری لکتر تحریف کردن و جای که خود منبع اصیل تحریف و فتح ذهنیت اجتماعی که هری کاری که ایسته این روش خویان کنه که بتوانه مهین کردن تلاش کردن که من ده بحثیلی که کل فلسفی هرچند توانستم لبرنامه باش هین باش سورانی باش فارسی باش در نکردن لمدیاکان یعنی و بیشتر لأو برنامه همه کسی که آوردن که 4 جمله و اصلا لروانگاهی که دینی توانستن عرضه بکن لمدیاکان او هین بی او صفحه مانیفست تمدن دموکراتیک تاوسی صفحه 470 بی که قصه محبت زیگورات کردن بعد صفحه 471 هر کتاوسی هاورده سو که جامعه به سیاست جامعه که لمقررات چه دیگران و صورت رمعاسا جور مثلا بزن و پس و شون این جامعه لکتر لچواردور خویانه چند جامعه که سیاست نیاش دوتن و وضعیت دوچار بودن که جور مامری که سری بکنید و چپ کتن و دور خوی حقر بخویتن ده حال مرگ بود خو ایسا تماشا کتن لیری چه خوی و درسی ئەوجلان بحث سری که منتای لولا و کیمه دیری من که ای بحثیل من وارد کردن انسانیلیک بی که بتوانیتن وارد چه بودن ارز اندامی که هملایانه بکن موجودیتی که هملایانه و هویتی که وصلا تایوت و خویان و لناو مثلا بوار سیاسی لميدان سیاسی چه
هینێک داشتن بەدیلێک داشتن کە ئەرای بیان و ئێسەکە تماشاکەیتن یەوە دروستی لێرە هینکەن جەماعەت پێکاکە کە پراکتیزەی یەکەنوە تماشاکەیتن چا چون ئی تەناقوزاتە وجودی لە ناو ئەو دیدگار هینکەن هەوڵدەن کە جۆرێکتر بەرخۆرد بکەن وەگەردە من وەگەردە دەستاوەردێل منە ئەوەی کە کووە نەفیانە لە لێ استفادە بکەن کە مەسەن هینێل سەرەتاییان و ئیمت فەلسفەی یارسان هینکەی من ناستی من فەرهەنگ یارسانە ئەسیلە فلانە بیمانە وەلی خۆیسە یەواش واش ئاوەرنەسوە چا لێ ئاخریە لە کەسێک هەوڵنوە ناو ئوستاد کە مزخرفترین مثلا ایده داشت لمورد و که یارستان چه بود خود معمولیه داشت که یارستان او بحثی علمنا چه و انحراف بکشد صفحه واسطه کتاب چوارم یا صفحه 748 آورده هستن که بی اوی که تاریخ خود بناسیتن نه باشه ای بخشینی یک تاریخ موجود و اصلا تاریخی که تاریخ موجود تاریخ رسمی تاریخی که لسافی چه ایدولوژیک نظام غل تمدن و گذریاودی و فارسیه که من و کردی و شمرا و برگ موقع توانستن حالیش بکفتن ای خوانشگلیه ای خوانینوال تاریخیه نه تنیا ذهن بلکه حیات زندگی و زندگی اجتماعی با معنا چکده لتنگنای قرار داشتن حالا نه تنیا واسرا و تنگنای قرار دا بلکه لحالتی که غیر ممکنه چه دری هاوردی هستن یعنی وری او تاریخ جیان بی جمله بعدیه فرموم و تاریخ اشتباه آمیز و تاریخی که نادرست این ناتوانید درست زندگی بکرید و تاریخ نادرست ناتوانید درست زندگی بکرید که درست بشدن اوانه که نتوانست نسن تاریخ آزادی خویان و درست بنویسن چه بکن قادر و زندگی آزاد نیان یکم درسته ولی ایمه ای هم که سی سال حول دیمن که ای جوره بوده تاریخ خومان و درست بخوانی من و تاریخ آزادی خومان که بتوانیم تاریخ خومان و درست بخوانیم که بتوانیم و درست بجیمن و بتوانیم آزاد بجیمن متعلق لولا چه دنیتن بربستگی که اوان دیرنه درسته کن لجرنا و هر اون موابد زیگوراته که واسه پلاتفورم بیارسن و لمدیا کان یعنی حالا هویت و اصطلاح بومی و منطقی هاوردیسن هین کردیا و اساس قرار داشتن را تاریخ وقتی چه عبارت لمجموع هویتیل چه هویتیل بومی و منطقی ئەوجلان هینی کردیسن حالا ای هینگله دولت ملتەکان نیرووەلی که معطوفن یا توان دولت ملت تشکیل دانه یا دولت ملتەکان چکن لئی هینه ای هویتی ل پاکسازی کن که بتوانن چه بکن یا استثمار خویان تضمین کن لصفحه 909 کتاب چوارم مثلا هاورده است خب پاکسازی هویت بومی و منطقی که چه بکن مقصودەکان خۆیان کە هەرو استثمارەسە ئەمەڵی بکەن یا بڕستنە هەدەف خۆ پاکسازی هویت بومی و منطقی حالا
نازانم تا چه ئەندازە بوومیە مەرزەکانی بووتەچە وە تا تعریف وەسڵە گۆستەردەگی یا پانایی منتەقەیەکە بووتەچە یانێ من ناڕۆشنە لەوانەیە لە شوونێک لە هینەکانی هینی کرد و تعریفی کردوتن ولی من نێمێ ولی خۆ من تعریفێکی لە یانەیەکی ئی مەرز بوومی وەگەر مەرز منتەقەیە چەست هین ناکەم ڕام ڕۆشن نەویەسن و چون منطقه مورد بس ئەوجلان منطقه خاوەرمەنەس احتمال دەم کە فراواسڵان مرزی کشوەری بوتن کە دەوڵەت ملەتی لە هەساو نەکریەتن کە بعدەن چینە سەری کە مەبنای فکریەکەی کە ملت دموکراتیکەکەی باسازی شده ئومەتە ئیسلامی بوت لێرە یە تەناقز کولی هەناو ئی بەخشە نووساوەسن ئەڕا کاپیتالیسم ستیزی یا جەنگ کاپیتالیسم کردن لازمە چە بکەیت وەگەردە ئەنحسارگەریە مبارزە بکەیتن مخالفەت بکەیتن بعد واتێسن یە خۆی چی ئی مبارزە وەگەردە ئەنحسارگەریە چەکەی اجتماعی بینە دموکراتیک سوسیالیست و بەرابەر وەشون خۆیە تێرێتن ئی نەو مخالفەتە کە کاپیتالیزم زیدیت وەگەرد کاپیتالیزمە بەس نووسا بەس لێرە ئەوە ئیجاد دووارە دروستوەکردن ئی هینگە لە نییە ئی جامعەی لە وەئی ئەنوان و سفاتە نییە جامعەیەکیش منزوری کومەڵگاێ منزوری چەس جوامەیەکە وە سوورەت خانەوادە قەبیلە مەذهب ئەشیرە وە ملەت هەزاران ساڵە کە وجود دێرن لێرە نووساوە چە منزونی یانە چە هین بکەیتن دووارە ئێرەکانی لە بینچین درستوە بکەیتن متای چەس ئێرەکانی منە لە خواردە ئشارەکەت کە یانە لەلیان پشتیبانی بکرێتەوە تاکیمیان بکەیتن لە وەکو ئەجزای جامعەی مەدەنی بەرئەدەی کاپیتالیسم مۆدرنیتە یانە چە بکەیتن ئی اجتماعاتە بایەتەکانی وەتێسن مورد بایسته یعنی ئەوەی کە باید بکرێتن لە شرایط مۆدرنیتەی کاپیتالیستی یەسەکە دەفالی اجتماعیەتە بکەیتن و ئەڕا شرایط مۆدرنیتەی دموکراتیکە تطبیقیان بێ سازشیان بکەیتن ئامادەیان بکەیتن وچە لە سوورەتە لزوم دووارە بسازیمنیان و یعنی ئی کومەڵگاێ لە چەکەی باسازی بکرێن و لەولا وشتن هەدەفۆنیە کە باسازی کرد لێرە وشتن ئەڕا یەکە وەگەر شرایط مۆدرنیتەی دموکراتیکە موافق بکرێن سازگار بکرێن لە سوورەتە لازم بوتن بتوانێتن ئی کومەڵگاێ مەذهبیە قەبیلەیە هینەکەی باسازی بکرێت بعد لە شوونێکتر هەم کە تەناقز پێیاکێتن وەگەرد زاوت ئی کومەڵگاێە یەسەکە چ شتێکی لەلی قسە کریەتن لە ئەدامێ ئەو بەحسە کە یەسەکە کە تەبیعەتە اجتماعی ئی وەسڵا اجتماعی لە ئی خانەوادە قەبیلە مەذهب عەشیرە ملەت یەسەکە هەزاران ساڵە لەناو خۆیانە ژیانەسن یانێکی ئی جوورنە وە سوورەت چە گفتمانی علمی چە بکەن ئەڕا خۆیان ئەرا بێریەتن یانە وە سوورەت گفتمانە علمی دەربایەتن یە چەس وەمانی وەسە کە خۆیان لە ئاینێ علم بینن و مدیریەت خۆیان لە چوارچوو ئەرادەی هەیات ئازادە چە بکەن وە دەست بێر یا قەبیلە کە مەبنای علمینە یا مەذهب چجور بایەتەکانی وە سوورەت گفتمانی علمی دەربای کی کارە بکەی وە کی حەق دەرێتن یانە گشتە شتێکی ناڕۆشن لە ئی بەحسەسە
یەکێ لە مانیفست تەمەدن دموکراتیک بحران تەمەدن لە خاوەرمیانە و ڕەهیافت تەمەدن دموکراتیک کتاو چوارم سەفحەی 869. بعد لە ئەدامێ هاوردێسوە کە اجتماعات قەبیلەی و ئەشیرەیی و هیچ وەج نەبایە بیچکۆ بکریان یا بیچک هەساو بکریان تا زمانێکی جوامێ واسڵای اجتماعات جامەکان و زندگی خۆیان ئەدامەدەن ئی فۆرموێلە وجود دێنێ ئی فۆرموێل قەبیلەی و ئەشیرەیی و مەسەبی فڵانیان. بعد ئیمڕۆژە وەتە هەتا ئیمڕۆژە توانیەتەن سازمانیە لە جامعه مدنی و عنوان الشاعر و قبایل مدرن ارزیابی کرد، یعنی جامعه مدنی نوعی اشیر و قبیله مدرن حساب کرد. بعد لأدامه هاوردس و امکان یک مذاهب سنتی لدیدی که این روژی نوعی آکادمی و انستیتوی علمی برداشت بکرید یا تلقی بکرید وجود دارد و این امر معنا دارد باید بکرید با معناست، یعنی چه مذهب انستیتو آکادمی علمی حساب بکرید. حالا منازن منظور یک یه مذهب بتوانیتن آکادمی علمی بود یا انستیتو علمی بودن چو محصولات کالاغل علمی لمذهبەکان لە توێ تاریخە وەسڵە بەرهەم هاتێسن نازانم مثال ناوەردێسن حالی ناوە مەسەنە توانستێ شەبیشتن توانیەتن ملەتەکان نەو جوور دەوڵەت ملەت بەڵکە جوور جوامێ دموکراتیک جامعە دموکراتیک چەند زەبانی چەند ئەتنیسیتە چەند دینی و چەند وەتەنی درست کرد و ای جوره و ای شکل تماشایان کرد. بعد وقتی عموما انحصارگرایی و خصوص انحصارگری و خصوصا و تایوت انحصارگری کاپیتالیستی و مدرنیته کاپیتالیستی ای فرموله لاجتماعی سنتی چەکەی لە بەتن خاوەرمیانە لە منتەقەی خاوەرمیانە وەرە و نزای خوێنین و بێڕاهەڵ سۆق دێتن یانە دێتە گژیەکە مۆدەرنیتەی کاپیتالیزم. پس لە ئی ڕوانگەوەسە کە بتوانێتن ئەو ساختاریە سنەتیە هەوز بکرێت لە مقابل مۆدەرنیتەی کاپیتالیزم و وەکو ئەجزای جامعه دموکراتیک. لأدامه هاوردس مدرنیته دموکراتیک نباید ای جامعه مذهبی و عشیره و قبیله و یعنی جور فرمول قدیمی عقب مانده و اصلا چولی بکیدن، بلکه برعکس باید کنه جور ارزشیل بنیادین یا بنراتیه چه کومەڵاێەتی باید چولی بکریتن و دموکراتیزه بکریتوه و لموجودیتن چه بکریتن بهره ور بگیرد. خو هم دیری چه یه لکتاو چوارم صفحه 870 ای نقل قوله هاتسن. حالا هینگه ده نتنیا نباید لبین بچن او فرم اجتماع سنتی مذهبی قبیله عشیره فلان بیمان، بلکه و عنوان ارزشیل بنیادین اجتماعی چولان بکرید و چواب بکریتن اراد دموکراتی هول بیریت اراد دموکراتیزه کردنیان و لیلیان بهره بگیریتن. حالا یکی کی باید دموکراتیزه آیا اون جمعیت لخویان دموکراتیزه خویان کن یا وظیفه یا نیرو یا جریان خارجی یا قدرت درکیه که بتوانیتن ایانا دموکراتیزه و بکریتن. یا یک منظور ئەوجلان مثلا تەنیا لە ڕوانگەی حزبیەوە کە بتوانێت حزب ئیجور فعالیەتێک داشتوت.
لەدامێ هاوردێ سوە هین هەر ئەدامێ سەفە 870 هەرە کتاو چوارم کە جامەل یا کومەڵگاێ خاوەرمیانە خەڵقە لە تورکمەن و کرمانج کە هینگە لە ئەوەڵیانە کە وە مرور زەمان هین خۆیان بنیەی ئەشیرەی خۆیان هین کردنەسن زەیف بیەسن کە لە قەومە لە عەرەب و تورک و کورد تشکیل بینەسن ئیانە هین کردنەسن کەم ڕەنگۆی بێسن ئەو هینگە لە خصوصیات ئەشیرەیانە ئیانە خەمیرمایەیە ئەساسی دموکراتیزاسیۆن و جامعه دموکراتیک می باشن. پس جنبشی که مبتنی بر سیاست و ایدئولوژی دموکراتیک یعنی لبان وصلا لسر بنمای سیاست و ایدئولوژی دموکراتیک هین کریاوت دانریاوتن ورجله هر چشتک باید چبود و سازماندهی ای اقشارگله دست بیتن یعنی سرلere وظیفه درست و کردیو که من لروتم وظیفه که لره جنبشگلی که هینن سیاست و ایدئولوژی دموکراتیک دیرن که بتوانن ای هینگله ای قشرگل کومەڵگا سازماندهی بکن و دموکراتیزه بکن. هم دواره لیره تأکید که ای اقشاره ای اجتماعات ای کومەڵگاێ سنتیه چکن نیروول اساسی مدرنیته دموکراتیک و توی هر ویجوره ادامه هر ویجوره یه وظیفه تاریخی و اجتماعی اخماز حل نگر هاشا حل نگر یسا که و عنوان مکان اساسی دینگل تک خدایی تواوی مذهبەکان و تایوەت ئەقەلیەتەکان ئیزەدیەکان ئەلەویەکان سوریانیەکان ئەرمەنیەکان هەلێنەکان و یەهودیەکان وەکو گەنجینەیەکە فەرهەنگیە منتەقە ئەرزیابی بکرێن. هەڵە لێرە قاسملو ناو وەسڵە لە کتاوەکەی ناو ئەلیلاهی و ئەلحەق و نازانم ئەلەویانە هاوردێ ساڵە ئەلەوی هاوردی ئەوش یە لێرە ئەلحەقویانە کە بەش فرێک لە کوردێلن دەخاڵێکی وەلی خۆچە بکەتن ئەو بەشێلێکترە ئەو ئەقەلیەتێ لە دینی و دینیە تەک خودای منزوری مەسیحیەت و ئیسلام 100% و یەهودیەت و بەقێ ئەقەلیەتێ الواصڵە ئیزەدی و ئەلەوی و سریانیویانە چەند گەنجینێ فەرهەنگیە منطقه ارزیابی باید بکریم و هر کمان جور یک انستیتو یا آکادمی احیا بکرین ویانه و تحت شرایطی که چه با شناخت امکان حیات مساوات طلبانه آزاد و دموکراتیک را پیروانیان چپ کتن در چوارچی و مدرنی دموکراتیک بگویچی. پس یانە ئەو شکل سنەتییانە بایەتەکانی هەفز بکرێن و بکرێنە چە بکرێنە ئەجزای یا ئەساس جامعه دموکراتیک. هەری چوارچی وەسە کە من کارەکان من کەفتە وەر وەسڵە توای بخريته حاشية وأوان فكر كان يك ونو الحق يا ونو أدللاي كيما لأسلنا آقاي نو يارسان جيكري كديما يعني سنتيا هرچن إيمة تاريو إيني كريمة شيوة كريمة سكيانة لي 17 سال آخر السرهردانة وهيش هيني نيري چوارچي وأصلا نظام باوریان هیچ چوارچی و دستپاداری که چوارچی و اصلا یک بستری یک پارچه یک نیدیتن هر بشی کن بکو فرق و سکتک مجموعه یک باورگل و زیارتگاه و نازانم مراسم و هینگل سنت که تایواد و خویان درست کرنسن و فرچت یکانش قبول نیره.
ئەویش هەم هین کتاو چوارم سەفحەی 870 کە باس لەسەر ئەنیستیتو یا ئاکادمی هین کردگەسن ئەهیا بکرێتن ئەو مەسەبەلە و هینە ئەنیستیتو یا ئاکادمی هین بکرێت هەڵا ئی مەزهبێکی مەزهب خۆی لە هین خۆیە لە سرشت خۆیە لە زات خۆیە مورید و واسڵا پەیرە و مەبناس لە یە جامێ دموکراتی مۆتەرنێتێکی قەرارە شەهروەند مەبنا بوتن چی بایەتەکانی مەسەڵان هینێ بکەی چی بگونجنیتە نازانم کە ئی هینە تەنیا لە ئی زاویە دید ئەوجلانە یانە چەپکی بەسیجانکەی بەرعەلەیە مۆدەرنیتەی کاپیتالیسم وەرە لە زاویەی حقوقی و لە زاویەی بەرابەری هینوە یانە خۆیان ئی ئەدیانە ڕۆژێکە پەژۆژێ فرێک لە ئەوروپای دەسەریان هەست لە زات خۆیانش زد بەرابەریان بەرابەری نسبەت وە کومەڵگاێ دکتر کە وەناو کافر و مەسەڵەن قێردین و لادین و فلان لە نسبەت وە ژنگێل نسبەت وە هینگێل واسڵان مەراتب مختلف دینی کە سلسلە مەراتبێکە خۆیان و مافۆق کومەڵگا زانن قشرێری جوراجور کومەڵگا زانن یانە مواردێکن لە نابەرابەرین هاڵا وەختی قەرار بوتن یە نێرووی بتوانێتن واسڵا یانە دموکراتیزەوە بکرێتن هین ئەنسانیەلێکی مۆدەرن خۆت بە خۆت مەفهومە دینیەکە لە دەست شوتن و ئەو ساختاریە سنەتیانە نامینە چونوانە لە چوار دەورە سنەتێلێک یا ئەرزشێلێکی دینی ئەشیرەی هەڵا ناویبنی قەبیلەی ناویبنی ئەو بافتەوە خۆ ساختارە خۆیان گرن وەختە ئەو ئەرزشێلە بکرێتە ئەرزشێلێکی ئەنسانی بدون تۆجەوە سلسلە مراتب ئەشیرەی یا قەبیلەی کە یانە خۆیان خۆت لە بینج وەزیفەیەکە یە وەزیفە ئەساسی تاریخ و اجتماعی لەناو پەرانتز هەولێسەوە فرادەوڵەت ملەتی یەسەکە جامعه ملی و گەورەی عەرەب تورک کورد و فارس منطقە لە بیماری ملیگەرایی و ملیەتگەرایی چە دوێر بخرێنەوە و ئەڕار ڕەهاییان لە دام دەوڵەت ملەت تلاش بکرێتن تا و ئی جورە چەبوتن و ئەنوان ملەت بزرگ ملەتها نەوسازی دموکراتیک و مۆدەرن ئومەت یعنی یانە گرایشات واسڵە دەوڵەت ملت بین لە ناویان هین بکرێت دی ئافاتە دوێر بخرێنەوە لی ئەفکارە لە ناوان پاکسازی بکرێنە چە ملەتە گەورەی ملەتەکان یعنی چە نەوسازی دموکراتیک و مۆدەرن ئومەت کە چە بوتن بەناوە کە وە ئەندازێ وەسڵا وەتکەسن تایوەتمەنیە لە خۆی خودویژەکیە لە خۆی چەس جەهان شمولە و لە چوارچی و چە بوت مۆدەرنیتە دموکراتیک جێ کریەت و دروست بکرێت ئێستەکە ئی ملیگەرە وەسڵان ملەت دەوڵەتە چە بکرێتن یانە ئی جامعەی ملی و گەورەی عەرەب تورک کورد و فارس چە بکرێت نەوئێک ئومەتە نەوسازیبی و دموکراتیک و مۆدەرنبی لەلیان دروست بکرێتن و لە هەوەست دەوڵەت دروستکردن چە بکەن منسەرف بوون ئەوانەیە کە ئێستا دەوڵەت ملەتە چە بایەوە پێیان کرد تەنیا مەسەڵەن لە ئی بینە نەتەوەی کوردەکە دەوڵەت ملەت خۆی تەشکیل بەقی نەتەوەکان لە ئی خاوەرمەیانەی مورید بەس وەسڵ ئەوجلانە دەوڵەت ملەت خۆیان دێرن حاڵە ئەوانەی چە هەڵ بوەشێنەوە یا یەک تەنیا لەو چوارچوەی مەرزیە چە بکرێتن ئومەتە مۆدەرن دروست بکرێتن یانە لایەنگەلێکی ناڕۆشنە کە وەداخۆ پراکتیزێل ناجوورێک دێتە شاخەیە جوورای جوورێکە واسڵا ئیدۆلۆژی یا دیدگاێ ئەوجلانە وەکو سەرچووە گرنەس
بعد لە ئەدامەی هاوردەسن یەکی لە مقەدەسترین وەزایف تاریخی و ئیجتیماعی یەسەکە لە چوارچوەی مۆدرنیتە دموکراتیک چە بکەیتن گوزەردانە ئیسلامە و ئەومەتەکەیە لە یە سافی ڕفۆرمە دموکراتیکە واقعی و یەسەکە یە وەزیفەی مقەدەسە ساویکردن یەکی لە مقەدەسترین وەزایف تاریخی و ئیجتیماعی ئەوەسەکە لە چوارچوەی مۆدرنیتە دموکراتیک چە بکەیتن ئیسلام و ئەومەتە ئیسلام لە سافی ڕفۆرمە دموکراتیک واقعی بگوزانیت. حالا ئی ئومەت ئیسلام یا ئومەت یەهود یا ئومەت مەسیحەت خۆیان تا وەختێ مۆدرنیتەی کاپیتالیسم نەهاتوو یەکان کوشت یەکان سەربڕین یەکان هینبین یعنی یە بەستەر وەسەڵا ئیجتیماعی یەکدەست یەکپارچە هەمووژن نەوەی نەسن کە تۆ بۆ ئەنوانە نمونە باریتوێ کە بتوایتن ئی چوارچوە لێکە کە فرێج بشیونێتی یەکە و ئومەت وەسەڵا مۆدرن ئومەت خۆی بەر مەبنای دین دروست بێسن بەر مەبنای وەسەڵا ئەتنیسیتە دروست نەویە ئومەت ئیسلام لە ئومەت ئیسلام کورتانەوێ عەرەبانەوێ تورکانەوێ و گشتیانەوێ ئەوان ئومەت منزوریان بیشتر لەسەرە وەمایەی دینیە دروست بووت. خۆ ئێسەکە ئی وەزیفەی مقەدەستەرین تاریخی و ئیجتیماعیە کە بتوانیەتن ئی ئومەت ئیسلام و ئومەت ئیسلام لە سافی ڕفۆرم دموکراتیک واقعی بگوزەنیت. ئی هەم کە کوشتار بیتن ڕۆشنفکر کوشیانەس کەوت هەوڵدانسی کارە بکەن و نەتوانستن هەڵانم نازانم چون نێروی توانێتن لە ئی تووریە لە مایە بگری و بتوانێتن ئیسلام ڕفۆرمە بکەیت ڕفۆرمە دموکراتیک واقعی بێت ئیسلام و لە ڕێ یە چە بکەیتن لە یە ئیستسمار و خوێنین فتگەرا و قودرەتگەرا کە ئەو ناوی ناوەسە چە ئیسلامە سەلتەنەتی ڕەها بکرێن ئازاد بکرێن و سوورەت یەک ئومەتە فرادەوڵەت ملەتە دموکراتیک بەرابەر و ئازاد نوسازی بکرێن. ئێستاکە ئێرەکانە کە ئومەتە ئیسلام هاژر چە یە ئیستسمار خوێنینە فتگەرا و قودرەتگەرای ئیسلام سەلتەنەتی کە بتوایتن ئی وەسڵە قودرەتە المەحەلیە لا بۆیتن و یەکپارچەوە بکەی ئیسلامە هەڵا چەوە شاخ و شۆبەکانی بکەیتن 73 نەدەم شۆبەی فەقەت لەناو لەبینە چاوە پێشن شیعەکانی هەست نەدەن سەدانە هەزاران شاخ و شۆبێ لەبین بەقی هەست ئەس سەرەکی هین شیعەکان هینگە لە هەساو ناتیان شاخەل ژێر مەجموع شاخەل متەسەوفە ئی وەزیفە مقەدەستەرین وەزیفەی تاریخ و ئیجتیماعی هالە سەفێ کتاو چوار 800 و سەفێ 870 وەتێک هینە بەخش وەسڵە ژێرە تیتری جێ ڕەهیافت مۆدرنیتە دموکراتیک لە خاوەرمیانە یا دەرخاوەرمیانە هاوردێسوە یا لە سەفە مانیفست تەمەدن دموکراتیک کتاو چوار سەفێ 859 گەورەترین فەلاکەت ئەڕا یەک جامە یەسەکە نێروی ئەندیشە ئافرین ئەندیشە ساز و کۆنشگەرێ چالاکوانێ چە بکەیتن لەبارەی خۆی و لەبارەی ئەو کومەڵگا منزوریە لە دەست بێت. خۆ لێرە وە درستی ئەویشتن وەلی لەولاچە
ئەوان دێرن ئیمە و ئەنوانە یەک نێرووە ئەندیشە ئافرین کارێکە کە 30 ساڵەکەی من دینی من ئەندیشە دروستکەی من نەقد دروستکەی من فکرەکان هەڵشیونی من کە بتوانە ئینسانەکان فکروە بکەن و کۆنشگەریەکەی من لە مەیدان خارجمان بکەن و لەو لای تووریەکە هەیە کە بتوانێت چە بوت فڵاو کەتە ڕایە جامە کە ئین نێروە لە نێیاشت و لە مورد خۆیەوە کۆنشگەری بکەی و ئەندیشە ئافرینی بکەی هەروەجێ لە خزمەتان ئەرزکردم مانیفست تەمەدن دموکراتیک سەفەی ئەلبەتە ئەدامە دەرێتن و من لێ بیشتر ئەدامێ نایم کە وەخت فرەچی کە بتوانم بچمە سەر مۆزوع ئەسڵی ویدیوەکان مەحتوای ویدیوەکان سەفەی 659 یە ذهنیت ئەسڵی مردم چواردۆ ئیمە لە ئیسی منبە یا لە منابع کومنیستی و هین کریەتن کە ئی ئەسان و تۆرکولی ئی هویەتگەل بوومیەوە قۆڵێکە ئەوجلان نادیدە گرن لە ژێر ناو یەکیانە مەذهبن دینن ئەفیون جامعن کارە پێیان نێرن و گرایشێکتر گرایشە واسڵا سنی مەبناز کە هەروجەیەکی لە نووسراوەکان دکتر ئەبدوڕەحمان قاسملو ڕەنگداوەسوە وەکو بەشێک لە جەهان ئەسلام ناسیێت و ئیسیچە ئەوجلان لێرە تقریبا غیر مستقیم وەکو بەشێک لە جەهان لە ئومەت ئەسلام تواتن هینێ بکەیتن جێ بکەفت کە هەوڵیشتان واسڵا کە ئەلەویەکان و نازان بەکتاشیەکان و گشتی وە ناو یارستان لە چین من یەک دوو دەف داوە لێلیان کردم لطف کردن کە واز هاوردن لەو ئەدەبیاتە ولا تواستن واسڵا یارستان وەکو ملت گەورەی ملەتەکان ملت واسڵا بەکتاشی و ئەلەویانە بناسن یا یەک وەکو جامعه دموکراتیک ئەوان ئەو مەجموعە لە کە بتوانین لەناو جامعه گەورەتر دموکراتیک مەد نەزەر واسڵا فرا واسڵا مەرزیە بتوانێتن جێ بوت هەڵا لە بوار واسڵا سیاسیوە ئی واسڵا جریانەلێک لە ئی بەسترە فکری اجتماعی هەڵسانەسن تقریبا تابع ئەو یا یەک مجری ئەو تعریفەن لە سیاست کە بیسمارک لە قەرن بیسمارک سیاستمەدارە ئەڵمانی کە لە قەرن 19 واسڵا لە سیاست کە وەکو هونەرە تحقق ممکن لفارسی و ترجمه کنه سراغ نازم در آلمانی چوته ولی خب لفارسی چند ترجمه گردگسته خواه کردنسته که اصلا هنر سیاست منظور هنر ممکن کردن یا هنر تحقق ممکنات یا هنر تحقق امکان پذیری ها مثلا معنی کردن و یه مثلا هین اصلی چه و اصلا لە ئەمەڵی چوەی معنیێسە کە تۆ ئەو نێرووە لە ئەو ئەنسریل زەمان خۆتە بناسنی و لە ئەو ئەنسریە لە چە بکەیتن تەوافقێکی یا یەکە هینێکی سازگاری و وجودباری لە ڕاستایەک پیش بردن ئەو سیاست و ئەو بەرنامەیەکە کە لە ئەو زەمانەها دەست و لەو چەرخە ڕووزگارەها دەست و یەسە کە لە ئی ڕوانگە لە سیاست لە ناو جەریانەل سیاسی ئیمە تماشاکەیتن ئی جەمعیەتە وەزن هەساو ناون وەزن کومەڵاێتی هەساو ناون و لە ئەو وەو دەلیلیچە وەو ئلەتیچە یا وەو هوکاریچە یە وەزن سیاسی یە وەزن واسڵا اقتصادی بەقی واسڵا لە بەقی توازنگە لە هاوسەنگە لە واسڵا هەساو لە سەریان ناکە هەڵا جیا لە یەکە ئی هینگەلە هەروجێک لە خزمەتان ئەرزکردن ئیمە لە ویدیوەلێک
خستیمە وەرچە و لە سری ویدیۆێک و لە سری نووسراوەێک لە تەیسی ساڵا کە یعنی گەنجینەوەێک فکریان گەنج ئەرزشێلێک ئەنسانی کومەڵاێتی لەو دەورانێکە کە بەرپەریەت هاکم بێس نازانم حاکمیەتگەلێک هەرئی مەزەهەبێکە کە ئەوجلان دەرێتن مەبنای وەسڵا جامعە دموکراتیک مدرنیتە قەرارێدا نەسن کە لە ئەو دەورانە کە خەفەقان بێسن یانە توانسەی ئەرزشێ لە پەرەوە پێ بێن هەوزێ بکەن و گورانەکان وەکو جریانێکە ئیجتیماعی ئێبارن تا تقریبا زیاتر لە دەور 80 ساڵ لێوەر کە جامعەی کورد هینە نەسڵ و نەسڵ بازاییە باروەری و بارئاوەریە واسڵا فەلسەفیە لەناو کومەڵگاکە هەوز بکەن و هەوڵ بێن هویەتە فەلسەفە مەبنای کوردە زنێ و بمینێت و کورد دوارە باێتوە و ڕووی جهان بینی و هەستەڵا فەلسەفیە بتوانێت هین خۆی بێتن سەر و سامان خۆی بێتن و بژێتن. ئەڵا من لە بەرنامەم هەست کە لە ئەدام لە ئی سری ویدیۆلەکە کە تێمە خزمەتان بتوانی من بچمە ناو نرخێک کە گورانەکان تواستن چ کومەڵگایەک چ بەدیلس وەسڵا سیستمە ئیجتیماعی وەکو بەدیل تواستن ئەرعا بێن یا یەک ئەحیا بکەن دوارە زنیوە بکەن لە هەر دەورێک. هەڵا یەکێ لە خزمەتان ئەرز بکەم کە مەسەڵەن هەرەوجێک لە خزمەتان ئەرزکردم نێروەر کورد لە کووە شروعکردن لە یەکوە حەقی چارەنووس وە دەفاکردن یا مبارزەکردن ڕاحەق چارەنووس کە ئەدەبیاتێکتە دواتر فقط لە سەتە ئەدەبیاتە کە فدرالی توام یا کۆنفدرالی توام یا فلان توام من تایید لە ئەمەلە هیچ گامێک نە لە ڕاستە ڕێ لە خزمەتان ئەرزکردن نە لە ڕاستای ئازادیە نە لە ڕاستای دموکراتیزەکردن نە لە ڕاستای وەسڵا ئەداڵەت ئیجتیماعیە لە هیچ ڕاستایەک لە ئی زەمینەی لە گام هەڵ نەگرن فقط لە سەتە قسەیکردنە و ئەلا وەکو ئەوروپا کە لە 500 ساڵ لە تێ 500 ساڵ ئاخرەکە ئەندیشمەندگەلی توانستن کومەڵگاکە کۆسپەکان و قەڵەم و نوک قەڵەم لا بوون لە سەر ڕێ چە دموکراتیزەکردن ئی کومەڵگاوە و بەرقراری نظامێکی ئیمڕۆ دموکراسی ناوە یانە هەوڵە ڕای بێن و جونبشێلێکی فرێکیش لە ئەو لە مەکتەبێک لە ئەو هینیە لە ئەندیشمەندێ لە جۆر لیبرالیسم جۆر مارکسیسم جۆر وەسڵا مەجموعەیەکە و ئەنوان محافزەکار ناسیۆنیانە جونبشێل ئیجتیماعی گرایشێل فکری و جونبشێل ئیجتیماعی لەلایەنەوە سەرچووە گرت. ئەمە ئێمە ئی بەدیلە ئی بەدیلە ئی سیستمە ئیجتیماعیە وەکو بەدیلێک کە جێگیر بوتن ئەڕا ئین و نظامێکی کە تایسە پیشنهاد کریاوەس لە چوارچێوە وەسڵا کومەڵگاێ کورد تەرهێکی ڕائێدەین و بتوانێتن ئێرەکانی ئینسانگەل مایەدار بوت بکەینە گفتمانە ملی. هەڵا هەرو جورێک لە خزمەتان ئەرز کردم گوران من و ئەنوان ئێڵ یا و ئەنوان مەجموعەیەک جیاواز لە کورد نە معنایەکەم نە بەمێکە جریانە ئیجتیماعی وی معنیە کە لە دەورانوێ لە توول زەمانە لە توول تاریخە ئی جامە لە گەورەتر بێت بچکتر وە بێسن و ئەسرا گەور و بچکی فرازوونەشی بە قۆڵ فارسەکە خۆی تێی کرد گەسن و تا ئیمڕۆژ هاتگە و گوران لێی معنیە نە لە معنی وەسڵا منتقەیەکی شامڵ نازانم بیست و چەند ئاوایی بوتن یا یەکگە ئێڵ کە قەدیمیتر بەڵکە بۆ ئەنوانە جەریانە حامڵە هەویەتە فەلسەفیە کورد من لێرە هینەی کرد مەسن کە بتوانێتن ئی دەینە ئەدا بوتن کە تایسە من لە ناو وەسڵا قسە و باسەکانمە کەمتر وەسڵا دەست نام تاکید کردنستە سەر
وەسڵام مەقولەی گوران وە خاترەوەی کە بڕێک خۆیان چەسپانینە پێوە ئیمەسە ئەو لایەنێ لێ ڕۆشنوە کردی مەسکە کەسێکی ئەدعای وەسڵا داشتن نازنا و گورانکان ئەسڵ ڕەتێک وە گوران نێرن لەو مەعنیە و یەسێکە گوران وەکو جەریانێکی کومەڵاێەتی کە خاون هویەتە کوردیە مەڵا داناوەلی کە بەسڵا کە لە دانایی داناوە لە کوردانوە سەرچۆوە گرێتن لەبان بنەماوە و ئوسولیل ئەو جانبینیە هویەتە مەعانێ پیاکەتن لەو مەعانێ من گوران بەمەکە خۆ ئی گورانگەلە لە هەر دوای هەڵا من وە جزئیات وە وەرجێ لە ڕمیان ساسانی متاڵعای فرێک نێرم وە ناتوانم دریژدای ڕێ بکەم جۆر بڕێک فرەک هەست تەنیا توانستم کە بتوانم وە وەردی تماشای بەخشێ لە ئەوەل شانامەی فەردەوسی بکەم و ئەوە نووسراوە دامسێدیشت کە ارتباطی وەگەری جیهان بینە و تماشای وەسڵا ئەو داستان یا ڕەوایەت گیلگەمشە بکەم کە ئەویشم لە بنەمایە وەگەردی جیهان بینیە یەکگرنەوە کە ئەوی شەست خەرەد ڕەهنما وە قەولێکی شاهنامە یا دانایی ڕەهنما وە قەول دەفتەرگەل کە تماشا کردی من لە دەورێ لە سەردەم گیلگەمشیشە هەر دانایی جێ خۆی داشتێ و ڕووی دانایی ڕەهنما زندگی کردن جێ خۆی داشتێ لە ئی ویدیو لێ چیمنە سەر ئەوەی کە چووی ئی هەڵا گورانەکان لە هەر سەردەمی کە هەلو ویدیوی چێ باس کردیم ڕاوچیک کەفتەسە شوون ئەوەی کە دانەکان چەم کرد دانەکان چە بکەن وە هاودڵی قسە و باز خۆیان بکەن وە قەوڵ هینەکە دەفتەریەکە زاهر و باتنیان جفت بوتن بیشن ڕک و ڕاست و سادقانە بیشن چەتوان کە بتوانیت چە بکەیتن هاوسەری بکەیت و هاودڵی هاوسەری بکەیت و هاوسەری چە بکەیت بەرنامەی هاوگامی بەرشنیتن ئەوەی کە چە بوویتەوەرە بەنن چە بکەیتن خاسە ڕێوازەکان دابنیتن تەقسیم کارەکە بکەیت چە بکەیت بەڕاستیتە هاوملی کە بتوانیتن کورد و کوردستان یەکسەرەوە بکەیتن هەڵا ئێمە لە ئی ویدیو لە چمە ناو یەکی ئی باس یەکە ئی سەرسولتانی لە چی ئیندیڤیدوالیسم لە فەرهەنگ یا لە بنیادگەل فەلسەفی قەربە کە هاتێس وەکو موجودێکی مەسرەفکەر وەکو موجودێکی کە تعریف نوعی ارتباطی وەگەردی جەمە وەگەردی جامعەیە بەڵکە وەکو کەسێکە کە هانە و ئاڵەم خۆی ئینسانێکە کە زندگی جیاواز لە باقیە دەرێتن ئێمە بتوانین من ئینسانەکان وەکو ئینسانگەلێکی سەرسولتان چۆلێکردنەس و ئینتزار بیەسن کە ئینسانگەل سەرسولتانە چە بکەن ڕۆڵیان چە بود لە کومەڵگا و نەخشیان لە جیهانداری و فرم و ئەسرایە و شکل جەم شوی توانستنە جیهانداری بکەن و لە لایەک تری چوە کومەڵگا نەد لە ئەو تعریف ئەو جەڵانە کە ئومەت هەساو بکرێتن و ئەسرا و خاون نەوئێک مەکروم بووتن ناوجوور بوت کە قسە لە خودمدیریەتی خۆی بکەیتن و نەد لە ئەو هینیچە نەد لە تعریفی کە ئیمڕۆژ جەریانەل کوردن دەسەڵاتداری ملەت کورد کە چون حەیقتەین سەرنوشت چون لە قاڵب فدرالیزم چون لە قاڵب کنفدرالیسم هەمیشە چەکردنە لە رابطە و قدرەت مرکزی و لە رابطە و ئەتنیسیتیل هاوسا یانە چەکردنەسن بەرنامە و ئەهداف خۆیان تەرکردنەس مەسەڵا تەوزی تەبیین کردنەسن
عبارەت بەندی کردنەسن و چەکردنە تەرهێکردنە و ئێستا ئی ڕوانگە ئی بەدیل گورانی لە چەس لە ڕوانگەی ناوخۆیی کوردوە ئەهەمیەت دێتن و لە ئی زاویەسوە کە بتوانیتن بچیتن وەگەرد کومەڵگاێکترە لە سڵح و سەفایە بژێتن نەیەک بچیتن ئومەتە ئیسلام نۆسازی بکەیتن کە بتوانێت شامل گشت ئەتنیسیتەکان بوتن بەڵکە چە بکەیتن لە ڕێ داناییوە بچیتن کە نوعێک هاوسەنگی دانایی بتوانی بخەیتە ڕێ یا نوعێک ڕقابەت تەمەدونی وەگەرد هەوساکانە بخەیتە ڕێ تا یەکە بتوانیتن وەقۆڵێکە هێن لە ئەو منازعات خوێنین وەقۆڵێکە ئەوجلان پەرەبیتە پێکە کورد لە بەقێ خاستر یا خراوتر یا مەسەن بەراورد بکەیتون وەگەردە لە نەزەر واسڵا دنیای فیزیکی بەراوردی بکەی وەگەر دیکەران بەرکەیت لە نەزەر دنیای ئەرشی بتوانیتن بیتە ئەڵگۆ ڕا ئەوانێتر وەگەرد خۆدا تات تاسیرە دنیای فکری خۆت قەراریان بیتن هەروجوری کە لە نەزەرەبی لە هەمیشە لە نەزەرەبیێسەوە وە تایبەت لە سەدەی هەفتم و هەشتم ناسیاوە دەورەی سەهاک یا دەورەی سوڵتان ساهاک چەس لەسەری تاکید کرد وەکو بەدیلێکی جیهانی کە بتوانێتن مەرکەزگەل قودرەت ئەو دەورانە ڕووم و نازانم بەغدا و یانە بتوانێتن دی وەرەقەتی نەگرن بتوانن ئی بەدیلە مردم مەجبورن کە ئی بەدیلە قبول بکەن ئەڵا کومەڵگای وهاری چەس کومەڵگایە گوڵسانی ڕەنگە و ڕەنگ و چە رابطەی فەردەکان تاکە کەسەکان وەکو بڵبڵ وەگەرد ئی گوڵسانە چی بوود یانە بخەیمە وەر باس لەجێ ئەوەی کە فرد وەگەرد اجتماعی وەسڵا لەی حاڵەتێکە کە بتوانێتن زندگی لەزەت بەخش بود رابطەی ئینسانەکان رابطەیەکی شەم و پەروانەیی بوتن رابطەی بڵبڵ وەگەرد گوڵزارە یا گوڵسانە بوتن ئی کومەڵگای وهاریە چی لە وەرچە و گیریاست لە چ ڕێگەلێکۆ لە نەزەرە بێست کە تحقق پێیا بکەی و واقعیەت تبدیل بوتن چی فکرکردنەسن ئی داناوە لە کوردانە یا گورانەکان گوران لەمانەی گاوران ئینسانگەلێک کە کەشت و زەرع داناییکەن و لەمانای گوران مدیریەت جامە کە توانێت لە یە ئینسانە بود و توانێت دو قشر بود یە قشر واسڵا کە مختصەوەی کە نقش فیلسوف داشتم دانشزایی دانایی زایی بکەن و بەخشێکی ئی داناییە یا کومەڵگای وەکارکردن و مدیریەتکردن وەلی خۆم معمولەن یەهینە لە شخصە معنی پێیاکەن هەڵا پرۆسەی پێیاکردن سەدەف دەراوردن مرواریەکان ناوی سەدەفەوە قەولێکی نەورۆز سوورانی و جیاوەکردن گەوهەرەکانێ حجرە بەندیکردنی گەوهەریە لە وەکاربردنی ئەڕا زاخاودانینە تێخە جەوهەرە دانایی یانە بخریەت و وەرباس و ئەهمیەتەن لە کومەڵگا دانایی ڕەهنمایی جەم همەتی جەم بعد رابطەی داناکان سەرسوڵتانەکان وەگەر جەمە چە بود وەگەر مدیریەتە وەگەر مدیریەت هەم لە سەتە واسڵا چە بیشم منتەقەی جەموێلێکی یە مەحەلی یە ئاوایی یە شەر تا وەختە یە جامعەی کول کە ئیانە چونە مەغزی جام سەرسوڵتانەکان چە بوتن ئەو بوتە مەغزی جام جەمەکان لە هەر سەتێک و مەغز واسڵا ئەو مەغز یا جامە مەغز جەمەکان چە بوتە مەغز جامە سەرسوڵتانەکان ئێستا کە
ئی وەسڵا کە دانایی داناکان بووتە ڕێ ئەوەی کە کومەڵگاداری بکرێتن وە کومەڵگادارەکان ئەو ڕابەرگە لە مدیریە لە چە بکەن بتوانن سەرسوڵتان لەناو کومەڵگاکە ئەندام کومەڵگاکە سەرسوڵتان باربارن و ئی چرخە وەسڵا ئەدامە داشت. حالا چوو لە نەزەربی یانە باتەکانی بخرێتەوە وەربەس دەور و ڕۆڵ وەسرا ئەو ڕابەرگەی لە خصوصیاتیان وە چ شیوەیەک توانستنسن محیط خۆیان یا دەوروەریەکان خۆیان تا تەسیر قرار بن پیشگامێل کومەڵگا یا جامەکان. بعد نیشتمان نە لێ معنەی کە وەتەن ئیمڕۆژ بەنێ کار بەرکت لە معنی منزڵ چی توانێتن مانا پێیا بکەیت چی توانێ واقعیەت بووتن یەکە ئیمە نازانم فرە لە حالا مەخسوسەن لە باشوور کەیسە بینسە خاوەن نیم چە دەوڵەتێک وەخت خۆی هەرجۆر جەریانەل ڕۆژهەڵات یا جنوب کوردستان چەکن وەتن ئیمە ڕەف سەتەم ملی مبارزەکەی فلانویان ئەلی ئیمڕۆژ تەماشا کەیت چونک خۆت ڕەف سەتەم ملیەکە لە هینە نەگونجیا لە ساختار سیاسیە ئەوان ناتوان تۆجووە پێ بکەن چەکەن ئیمە مبارزە شەهید دایم لەسەر ڕانیشتمان و ئەڕا ئاڵا و ئەڕا فلانویانە تەماشاکەیتن لە ئەو هینگل ئەهدافە لە منحرفێکن و ئەهداف ئەوڵنگەکە مردم وەشو شەوق ئەڕا وەسڵا ڕەهابین خلاص بین لەژێر دەسەڵاتێکی فاشیست وەسڵا زاڵم سەدامی عەرەبن و سەدامی وەسڵا هەوڵدان کوشتەدان پیشمەرگایەتی کردن زەحمەت کەشن وەلی ئیمڕۆژ چون دەسەڵاتێکی کوردی گەندەڵە ئەو ئەهدافە لە ڕێوە گام هەڵبگرن ئەڕا بەرابەری ئەڕا ڕەهایی ڕاستەکانی کومەڵگاکە چەکەن ئەو ئەهدافەکان گۆڕانکەی مەڕا نیشتمان هین کردی مەسا ئەڕا ئاڵا خوێندایمە فلانێک دەرسێتی خۆیانیش نیشتمانەکە لە ئەرز 5 ساعتە 50% لە دەستان وە خاتن مامەڵێل و ناپاکی لەخۆیان بەهەرحاڵ ئی هینە بعد یەکگرتنەوە لە چوارچوو یەکە هەمیشە هەوڵدانە گورانەکان وە ڕووی ئەرکان یەک بگرن هەم بەستگی وە ڕووی ئەرکان بود پاک باس پاک دەست پاکزین و پاکزیل یعنی چە وە هەمەت وەسڵا هەمەت وە ئیهینە چوو کەفتە ڕێت هەمەت جەم هەمەتی کە لە ئەو بانش کەسێکە لە ئەو وەسڵا لە جیشا دانیشتن تا ئەو ئاخرین هەڵا تا کولیە ئینسانەکان ئەوەڵ و ئاخر نێری وەسڵا لە نەزەر هین گشتە ئینسانەکان بەرابەرە وەلی لە نەزەر مەسئولیەتی ئەو پیشگامتەرینە تا ئەوەی کە مەسەڵەن وە کەم مەسئولیەتتر و لەو شوونێکە لەو شوخڵێکە کە کەم مەسئولیەت دەستەوێ چی توانن ئیانە لە یە ئاستە هەرەکەت بکەن وە یەک و هەرەکەت بکەن ئەڕای هەدەفیان یەک بووتن مایە یەک بووتن و چوو تواسنەسن و حقیقەت تحقیقی بوەخشن یا یەک درستی بکەن بانەوە یاریکردن لە کومەڵگا یەک کومەڵگای وەسڵا کورد چەس یەک کومەڵگای یاریە یاری مەیدانە ڕاستیازماییە چەس ڕاستیازماییە ڕاستیەکان حقیقەتەکان مەیدانە بەدیوبستانە چەس کاڵاوێل زەڕینە کاڵاوێل گەوهەر بافە مەیدانە خازخراوکردن کاڵا ناسێلە گەوهەر ناسێلە ئێسەکە مەیدانە چەس فیل و وەسڵا فیلگەل فکری قوڵگەل فکریە نەهەنگەل فکریە چووی لە ئی مەیدانە یاری کرێت یاریە کومەڵگاکان هەروەی کە ئەوجلان و ئەنوان وەسڵا توای جامەئەل سنەتی هینێ پێ بەڵکە گشت جامەکان یە جامەە ئەهلی یە شەهرن
و قولێکی نوروز باە هەر وەسڵا پێکاتێ بتوانێت ماڵ خۆی وەرە ماڵ خۆی وە کوچەی خۆی پاکوە بکەی هەمیشە تەمیز خاوین بوتن کە بتوانێت شارەکە خاوین بوتن ئێمە بنای فکرە کەس ئێستا کە وەختی نەتوانێ و ئێرادەی خۆی ئەو کومەڵگاکان سەرسولتان پەروەردە بکەن و بتوانن وە ڕووی زەمان ڕایڕۆن ئەدامە بێن و هەر دەور بتوانن و ڕووی ڕاوی هەساوی هەڵبوژن کە یاری یە چەرخە یاری بکەن ناتوانیت و لە نێروویەکی دەرەکی بتوانیتن تەحمیل بکەیتن و پێکی جاما دووچار ئاڵوگۆڕ بوون بەڵکە ئەرزشیە هەموو لایەک بتوانێتن لە هەر ماڵێک و هەر کوچێک خیاوانێک بتوانێتن چە بکەیتن گەڕێ ئەوەی کە یە ئینسان چوو تعریف کردێتە ڕۆژێک لەوەی تۆکان تاریفێ کردی من کە ئینسانێکی وجدان داشت و حقیقەت پیشە بوتن وەسڵا ئاودڵ بوتن یانە ئی مەجموعە خصوصیاتە بتوانێت بارێتە جێ و لە ئی تەریق و ئی ئینسانی لە بتوانن لە ڕێ تەلاش ئەڕا ئەرزشیە لە هاوبەش بتوانن یەک بوێرە ڕاستی ئەرکانی وەسڵا یاریکردن لە کومەڵگایە ڕاستی و پاکی نیسی و ڕێیا وەسڵا یانەوە چ معنەیەکەن هەنیە دەوریشان و نەزان تەسۆفی لە لێ دانستە دەستکەسن ڕەتێک وە ئەسڵ مەحتۆ مەزمون یانە ڕا کومەڵگا نێرە وەرحاڵ من ئی ویدیوە لە تەلاش کەم کە فکرم لەسەر وەختەکە یەکجار فرێکی تەلاش کەم کە بتوانێتن چە بوتن وە تەرتیب هەڵا ممکنە لە نەزەر زەمانی فاسڵە فرە بکەفتە بینە وەدێ هەوڵ دەم کە ئی هێنیە لە ئی مەوزوعات ئی مەقولاتە ئی هێنیە لە ئی ڕوانگەوە لە ئی مایەوێ لە بتوانین بخەمنەوە وەرباس و لە کولی هیچ جوورێک بوتن کە بتوانێتن پەیوەنیان وەلگەکە قابل فهم بوتن و بتوانێت ئەو بەدیلە ئەو سیستمە اجتماعی کە کورد هەمیشە داشت کەسە بتوانستکە لە دەورەوێل جوورە هەموو بەشەکان کوردوارە بانوە ژێر وەسڵا چەتر ئی جیهان بینیەوە بتوان ئەڕا خۆد مدیرێتی هەوڵ بێن ئی بەدیلە بتوانین ڕۆشنەوە بکەین هەرو جورێکی تماشای ئاسار کەڵامیکەیتن هەمیشە مەلا و شێخ و یانە وەگەر گورانەکانە هاوگام هەوڵ دانسن ئەڕا سەرکەفتن ئی جیهان بینیە بنیشنە خێر و خۆشی